مسألەی دۆستایەتی و دوژمنایەتی کە پێی ئەوترێ بە عەرەبی الوەلاء والبەراء یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی عەقیدەی ئیسلامیە. بیرۆباوەڕی موسڵمان زۆر گرنگە خۆشەویستەکانم کە ئەم بابەتە ڕوکنێکی گەورەی ئیسلامە، ڕوکنێکی گەورەی شایەتمانە، ڕوکنێکی گەورەی عەقیدەیە، ڕوکنێکی گەورەی ئاین و دینەکەمانە، بەڵام کەم باسەکرێ و لە باس نەکردنیش ئەم بابەتەشە هەزارەها مەشاکل و کێشە ڕووەکاتە وڵاتی ئیسلام، چونکە ئەم بابەتە مسڵمانان نایزانن، بەچکەی مسڵمانان نایزانن. ئێمە ساڵانە لەوانەیە جارێ دوو جار لە مینبەرەکانمانەوە گوێمان لە باسی نوێژ بێ، ئەگەر زیاتریش نا. ساڵانە لای کەمەکەی جارێک باسی ڕۆژوو ئەکرێ، لای کەمەکەی جارێک ساڵانە ئەگەر وتارێک یان دوو وتار باسی زەکات ئەکرێ. ئەوە لە کاتی حەجە هەر وتارەکانی ئەو هەفتانە گشتی باسی حەجە. بەس من ئەڵێم بە مسڵمانی عام، ئەڵێم کامتان بیستوتانە بابەتێک هەیە لە شەرعە لەو ڕۆژەوە تۆ لە مزگەوتای تا ئەمڕۆ پێ ئەوترێ الوەلاء والبەراء، دۆسایەتی و دوژمنایەتی، کامتان بیستوتانە؟ مەبەستم ئەوانە نین کە خۆیان خوێنەوارن، خۆیان ئەگەڕێن، خۆیان یعنی بەم لاو بەولایشت ئەدۆزنەوە، خەمی دینەکەیانە، بەڵام بەکو عامی مسلمان لە مینبەرەوە بیستبێتی لە مامۆسای ئاینی دەگمەن بە شەرتێک ئەم بابەتە لە گرنگترین بابەتەکانی ئیسلام. دۆستایەتی و دوژمنایەتی، الوەلاء والبەراء، یعنی تۆ ئەبێ کێ بە دۆستی خۆت بزانی، دۆستی تۆ کێیە و هەروەها دوژمنی تۆش کێیە. دۆستایەتی تۆ ئەبێ بۆ کێ بێ بۆ ئەڵڵا بێ، یەکەم ئەبێ بۆ خۆی پەروەردگار بێ کە خاوەنی هەموو شتێکە لە بوونەوەرە و خاوەنی خۆشتە و هەرچی نیعمەتێکیش تۆ هەتا ئەو خاوەنێتی. یەکەم ئەبێ دۆسایەتیت بۆ خۆی پەروەردگار بێ، دوای ئەوە ئەبێ دۆسایەتیت بۆ پێغەمبەرەکان بێ، ئەبێ دۆسایەتیت بۆ سەحابەکانی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، ئەبێ دۆسایەتیت بۆ ئەولیاکانی خوا بێ، ئەبێ دۆسایەتیت بۆ مسڵمانان بێ، ئەبێ دۆسایەتیت بۆیان هەبێ، ئەبێ هەرگیز ئەو هەرگیز دژایەتیان نەکەی إلا مەگەر لە حاڵەتی دیفاع عن نەفس، یعنی ئەوە مەوزوعێکی تایبەتە. دژمنایەتی و عەداوەتت ئەبێ لەگەڵ کێیا بێ؟ یەکەم ئەبێ لەگەڵ شەیطانا بێ. خوای تەعالا فەرمێ ئین الشەیطانە لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە، ئەوە دژمنی سەرەکیە. دوای ئەوە ئەبێ دۆستایەتی کافران نەکەی بە هیچ شێوەیەک، و هەروەها ئەبێ دژایەتیتیش بۆ تاوانی تاوانباران هەبێ. یعنی مسلمانێک تاوانبارە، تۆ لەلایەکەوە وەلاءت بۆی هەیە وەکو مسلمان کە خاوەنی عەقیدەیەکی دیندارانە و مسلمانانەیە، لەلایەکیشەوە تۆ قینت لە کردەوە پیسەکانێتی، لە کردەوە خراپەکانی، کەوابوو ئەبێت تۆ دژایەتی شەیطان، کافرەکان، منافقەکان، طبعا منافق لە کافر خراپترە، إن المنافقين في الدرك الأسفل من النار، لخواروي منافق لخواروي كافرايا للرجي قيامته لجهنم لجيروي، چونكم أونا منافق زرر لا إسلام دا ولا مسلمان دا، كافر أونا زرر نادا. وهروها دجايتي تيش بو تاواني تاوان باران هي، بو تاوانا كيان نقبو خودي خويا، يعني أجر مسلمانك تاواني كرد تۆ قینت لە تاوانەکەیەتی، دژایەتی تاوانەکەیەکەی، نەک دژایەتی خودی خۆی، چونکە لە ئەسڵا ئینەمە المؤمنون ئیخوە، مسلمانان هەمویان برای یەکن، هەمویان برای یەکن، نابێت دژایەتی یەک بکەن. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ المؤمنون والمؤمنات بعضهم ئەولیاء بعض، ئیمانداران لە ئافرەتان و لە پیاوان هەندێکیان پشتیوانی هەندێکی تریانن، دۆستی هەندێکی تریانن. خۆشەویستەکانم ئەگەر ئێمە دۆستایەتی و پشتیوانی یەکتری نەبین، واللهی کافران زاڵ ئەبن بەسەرمانە. ئەوەی کە مسلمانانی کوشتووە لە هەموو سەردەمەکانە ئەوەیە کە ئەم ڕوکنە گرنگەی عەقیدە جێبەجێ ناکەن، ئەم ئاەتانە جێبەجێ ناکەن
کە پێویستە مسلمانان پاڵپشتی یەکتری بن، پێویستە مسلمانان پشتیوانی یەکتری ببن، سەرخەری یەکتری بن. یعنی ئەوە وەلا ئەوەیە یعنی تۆ دۆستت بێ پشتیوانی لێ بکەی، سەری بخەی لە کاتی لێ قەومیانە لە کاتی ناڕەحەتیە، ناکرێ بەرەڵایکەی، ناکرێ بڵێ من حەقم چییە. خوای تعالی لە سورەتی الممتحنە یا الممتحنە أفرمي يا أيها الذين آمنوا لا تتخذوا عدوي وعدوكم أولياء. أي أو كساني باورتان هيا يعني إيمانتان هناوا دجمنكاني منو إيوا ما كان بدوسو دجمني خوتان تلقون إليهم بالمودة باوشان بيا أكنوا دوستايتيان لقلا أكن وقد كفروا بما جاءكم من الحق لكاتك أوان كافر بن بو حقي بو إيوا هاتوا آخر شون بيتو دوستايتي كسي بكي باوري بدينكت نبي باوشی پیا بکەیت و پشتیوانی بکەیت لە دژی مسلمان. آخر ئێستا خەڵکانێک هەیە دۆسایەتی کافرەکە دژ بە مسلمان. یعنی ئێستا خەڵکانێک هەیە لە وڵاتی ئێمە نابەتەنیا حتا ئیسا ئێمە کابرای کاتە عوزری ئەمەڵێ من کوردم ئەو عەرەبە بەس هەر لەناو عەرەبە بڕۆ گوێ بگرە سەدەها و هەزارەها خەڵک دژایەتی مسلمانەکانەکە و دۆسایەتی جوولەکە و گاورەکانەکە هەر لەناو عەرەبە. ئەوە تێنەگەیشتنێتی لە بیر و باوەڕی ئیسلام، ئەوە تێنەگەیشتۆ لە عەقیدەی ئیسلام، تێنەگەیشتۆ لەو ئاەتە، هەر ئەسڵەن نازانێ ئەوە ئاەتە، هەر ئەوە نازانێ ئەوە قورئانە. ئێمە مەسئلەکە مەسئلەی دین و قورئانە، بۆ مەسئلەی هەوا ئارەزوو نییە. یعنی من یعنی چیمە لە کابرایەکی فەلەستینی خۆ مەسئلەکە ئەوە نییە فەلەستینی، من چی پەیوەندیەکم هەیە پێوە، هیچ پەیوەندیەکم نییە پێوە. مەوزوعەکە مەوزوع دینە خۆشەویستەکانم، مەوزوع عەقیدە و پیرۆزی دینی ئیسلامە. آخر ئەم مەوزوعە پێویستە ئێمە لێی تێبگەین، پێویستە ئێمە شارەزاییمان لێی هەبێ ئەم مەوزوعە. من مەسئلەکە بابی دین بوو، بابی دیندارێتی بوو، ئەو مەوزوعێکی من ڕۆژێکیان لێرە لە باسی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێ، وتم براینە من بۆ پێغەمبەرم خۆشەوێ، بۆ ئامادەم لە پێناوی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕۆحم ماڵم مناڵم بکەمە قوربان. بۆ برا کامتان ئامۆزای پێغەمبەرن، کامتان پێغەمبەر مامتانە، کامتان پێغەمبەر خزمتانە. مەسەلەکە ئەوە نییە، والله مەسەلەکە ئەوە نییە. آخر باش شتەکانمان لێ تێکەڵ نەبێ. ئێمە بۆ قینمان لە ئەبوو جەهلە، بۆ قینمان لە فیرعەونە. برای فیرعەون ماڵ کاممانی داگیر کردووە، ئەبوو جەهل هات ماڵ کاممانی خوارد. چی پارچەیەکی کوردستانی داگیر کرد؟ فیرعەون ها هیچ ئەسڵەن نایناسین ئێمە. ئەی بۆ قینت لێیەتی؟ ئەمە دینە، ئەمە عەقیدەیە، ئەمە عەقیدەیە خۆشەویستەکانم، ئەمە بیر و باوەڕە. ئەم مەوزوعە پێویستە بیری لێ بکەیتەوە، نابێ بە حەماسیانە و عاتیفی هاوسۆزی مەسەن بڕێشت وات پێ بکە لە مەوزوعانە قسە بکەی. هەروەها خوای تعالی لە سورەتی التەوبە ئاەتی 23 فەرمووی یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان. خوای تعالی فەرمووی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە باوکتان، باوک بەڕێزان، ئیتر لە باوک وڵاتر هەیە براتان، ئیتر لە باوک و برا بە وڵاترۆ نییە، یعنی لە نزیکیە. مەیان کەن بە دۆستی خۆتان، مەیان کەن بە پشتیوانیان لێ مەکەن، سەریان مەخەن ئەگەر بێت و حەزیان کرد لە کوفر و بێباوەڕی، کوفر و بێباوەڕیان دا بەسەری ئیمانە. ئەو ئاەتی قورئانە. ئەمجا خەتەرترین شت لە دوای ئەوەیە، ئەی ئەگەر کەسێک کردی، کەسێ وتی آخر بابا من ئەمە کووردە، بابا من دیفاع لە کوور دەکەم، ینی کوردێ ئەگەر باوەڕی بە دین نەبێ و منعی دین بکاو، منعی مزگەوت بکاو، دژایەتی دین بکاو، تۆ بیکەی بە دۆستی خۆت. خوای تعالی فەرمێ ومن یتەوەلەهم منکم فەئولئیک هم الظالمون. هەر کەسێ بیان کا بە دۆستی خۆیان ئەو کاسە زاڵمن. من کوردێکم ئەوێ باوەڕی وەکو من وابێ، دیندار بێ، ڕوو لەخوا بێ، خواناز بێ، ئەو کاتە ئامادەم حتا سەر ئێسقان دۆسایەتی بکەم، ئامادەم حتا سەر ئێسقان خۆشم بێ، غەیری کوردیش، ئینگلیزیش بێ، فارسیش بێ، هەر کەسێک بێ، ئەوەی ئینسانێکی چاک بێ و ساڵح بێ و ڕوو لەخوا بێ لەسەر زەویە فەرقی نییە، کشتی برایەکە. ئەوە لە بەشی کوڕەچاکەکانی ئادەمە، لە بەشی کوڕەچاکەکەیەتی هابیل. ئەوانەشی کە خراپن با باوکیشت بێ، با برایشت بێ، با ئامۆزاشت بێ، با عشیرەتیشت بێ، با قەومیەتەکەشت بێ، ئەوە لە بەشی خراپەکەیە بەڕێزان، ئەوە لە بەشە خراپەکەیە، لە قابیلەکەیە، لە هابیلەکە نییە. تۆ
بێ ئەوەی ئادەمت بینی بێ بێ ئەوەی کوڕەکانی دبینی بێ لە خۆ تۆ هابیلت خۆشەوێ قینت لە قابیلە ئیتر ئەمە وایە ئەمە دین تۆیە ئیسە بە هەر هەمووتان بڵێم ئێوە هابیلتان خۆشەوە قابیل گشتتان ئەڵێن ئێمە هابیلمان خۆشەوە بۆ چ هابیل مسلمانە پیاوی باشە بکوژ نییە دەستی لە کوشتنی کەسان نییە ئەی بۆ قینت لە قابیلە ئەڵێ لەبەرەوەی قابیل پیاوێکی خراپە ئێقینا هابیل کورد بوو قابیل عرب بوو نەوەڵڵا کورد و عرب نەبووە لەو کاتە لەنەوەی نوح عليه السلام بەرەبەرە ئینجا نەتەوەکان دروست بوونە یعنی کەوا بوو مەسئلەکە پەیوەندی بە مەسئلەی قەومیەت و نییە خۆشەویستەکانم ئەمە غەڵەتە بۆچوونێکی غەڵەتە ئەمە قەومچیەتی وای کردووە ئەو حیزبە نەکبەتانەوە و ئەم ئەفکارانە لەناو خەڵکا براوەکەنەوە ئەوانە وایان کردووە کە ئێمە ئەم ئەفکارانەمان بۆ دروست ببێ کابرا مادام فلان قەومیەتە بیکوژن بیبڕن مشکلە نیە دەستیان خۆش بێ ئەوەیان پێ بکەن ئاخر برابە نابێ هەر ئەویش لە کاتی خۆیان ئەوانیش ئاوایان بێ عینەن فکریان بۆ دروست بوو بۆ قەومچێتی عەرەبی و قەومچێتی فارسی و هیچ تورکی بۆیە ئاوایان بۆ ئێمە کرد ئەنفالمانیان کرد تیمەبارانمانیان کرد ئیسەیش ئەوەتا لە هەموو پارچەکانی کوردستانە زوڵممان لێکەن و تعدامان لێکەن هەر ئەو فکرەیە تێنەگەیشتنە لەم عەقیدە کابرای تورک لەم عەقیدە تێنەگەیشتۆ بۆیە تورکچێتی لەگەڵ ئێماکە هەروەها کابرای فارسیش هەروەها کابرای عەرەبیش ئەم فکرە بۆگەنە چۆتە ناو مێشکیانەوە تێنەگەیشتنیش لە قورئان و لە عەقیدەی ئیسلام ئەمە ئەم عەقیدەی وەلا و بەڕاء دۆسایەتی و دوژمنایەتی خۆشەویستەکانم ئەمە جوزئێکە یان بەشێکە لە لا ئیلاهە ئیلا الله کاتێ تۆ ئەڵەی لا ئیلاهە یعنی یا ڕەبی خوایە من دۆسایەتی هیچ کەسێک ناکەم هیچ خوایەک ناپەرستم جگە لە ئەڵڵا یعنی وەلا ئەم بۆ ئەڵڵایە دژمنایەتیم بۆ ئەوانەیەوە نەعوذ بالله ئەو خوایەی کە بە درۆ خۆیانیان کردەتە خوا یا کریانەتە خوا لەلایەن خەڵکەوە دووهەم ئەمە شەڕتێکە لە شەڕتەکانی ئیمان خوای تەعالە ئەفەرمێ دەربارەی هەندێک منافق هەندێک خەڵکانێک هەبوون لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ترى كثيرا منهم يتولون الذين كفروا زۆرێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەبنە دۆستی کافرەکان عینەن ئەوانە لە زمانی پێغەمبەریش هەبوون وا لە زمان ئێمەیان لبئس ما قدمت لهم أنفسهم أن سخط الله عليهم وفي العذاب هم خالدون بالراسي أواني دوسايتي أوانا كان كاريكي زور بد ناشرين خرافة كان وأوانا سرنجاميان آقري جهنم بهتايتي يا أمين النوا ولو كانوا يؤمنون بالله والنبي أوان ودروا أوين إيما إيمان معنينا تين بو مزقود بو جمعة بو جماعات خوي تعالى فرمي أجر أوانا راسا كان إيمان دارن ولو كانوا يؤمنون بالله والنبي اگر راسا كان ايمان هي بخوا وبيغمر اخوا صلى الله عليه وسلم وبو اوي دابز يا بويان كقران وما انزل اليه ما اتخذوهم اولياء هرگيز كافرنا كان بدوسي خوان هرگيز كافرنا كان بدوسي خوان ولكن كثيرا منهم فاسقون بلام زورك لوانا فاسقوا لدين درچون بويا اواك اگر كابرا ديني هبين نايك شيريني ايمان ناتيجي إلا أبيام عقيديت هبي سلواني عندك لإيمان دين بو مزقود نيوش أكين خومان بمسلمان أزانين بلام تا يسا حس بشريني نيوش ناكين حس بشريني روجو ناكين براسي حس بولزتو تشيجا ناكين لو أنا زور كس لإيمان عوابي يكيك له كاركاني أويك إمام عقيدة مانية تا أم دقيا إيمان دوسايتيكي سطلصط ما نییە بۆ خوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ قورئان بۆ ئەهلی ئیمان و دژمنایەتێکی سەد لە سەدشمان نییە بۆ شەیتان و بۆ کافرەکان و بۆ منافقەکان و بۆ تاوانی تاوانباران تا ئێسەوانی پێغەمبەری خوا ئەفەرمێ گوێ لەم حەدیسە بگرن کە حەدیثێکی صحیحە و لە بوخاری مسلمە هاتووە ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان سيشت هي لهر كسيكا هبي يعني لخويا جيبك حسب شيرين إيمانك يكم أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما خواو بيغمري خوا صلى الله عليه وسلم للاي أو لحمو خوشويسكان خوشويستر به يعني تو أبي خواو بيغمري خوا صلى الله عليه وسلم خيت سر حموشتكان اگر همو دنیا بلایک بو خوا و پیغمبری خوا صلی الله علیه وسلم بلایک بو بیتو خوا و پیغمبری خوا هەڵبژێری
دوهم أن يحب المرء لا يحبه إلا لله. هر کەسێکت خۆش بوێ لەبەر خاتری خوا خۆشت بێ، نەک لەبەر خاتری شتی تر نەبێ لە مەوزوعەکە. کابرا پیاوێکی خوا ناسەتەوە خۆش بێ، کابرا دوژمنی خوایە و دوور لە خوایە و زاڵمە و ستەمکارە و پیاوکوژە و خوێن ڕێژە و عەرزی خەڵکی داگیر کردەوە و ماڵی خەڵکی داگیر کردەوە تعدا لە خەڵکەکە. وەڵڵا قینم لێیەتی کاکە ناکرێ من خۆشم بوێ، ئەگینا شیرینی ئیمان ناچێژی. سێیەم أن يكره أن يعود في الكفر بعد أن أنقذه الله منها. حزنەکەی جارێکی تر بگەڕێتەوە بەسەر بێباوەڕی و کافری دوای ئەوەی کە خوای تەعالا ڕزگارتی کرد و کردیە بە مسلمان. وەکو چۆن حەزناکەی كما يكره أن يلقى في النار، چۆن حەزناکەی بخرێتە ناو ئاگری جەهەنەم ئاوا حەزنەکەی جارێکی تر بگەڕێتەوە بەسەر کافری و بێدینی. جا خۆشەویستەکانم ئەم عەقیدەیە ئەم بیر و باوەڕە زۆر گرنگە، زۆر پێویستە هەر هەمومان هەمان بێ. هەر کەسێکیش نەیبێ ئەبێ لە خۆیان دروستی کات. ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحمان بکەی، هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی. یا ربی خوایە لەو کەسانەمان بگێڕی کەوا دۆسایەتی تۆ و دۆسایەتی پێغەمبەرەکەت و هەموو پێغەمبەران و پیاوچاکان و ئەولیاکان ئەکەن. یا ربی قەت لەوانە نەبین کەوا دژایەتی خوا و پێغەمبەری خوا و مسلمانان بکەن. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم ئەم بیر و باوەڕی عەقیدەی دۆستایەتی و دوژمنایەتی داوای چیمان لێ ئەکا؟ چی لێمان ئەوێ؟ یەکەم وامان پێ ئەکا بە هیچ شێوەیەک لاسایی کافران و بێدینەکان نەکەینەوە لەسەر زەویە، نە لە قسەکردنمانە، نە لە شێوازی لیباسمانە، نە حتا تەنانەت لە سەرتاشینمانە، حتا تەنانەت لە سەرتاشینمانە. وامان پێ ئەکا دائیمەن حەزکەین بزانم خوا چی ئەفەرمێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی ئەفەرمێ، بە پێی شەریعەتەکەی خوا بێ. دووهەم ئینسانی ئیماندار خاوەنی ئەم عەقیدەیە هەرگیز ناڕوا لە وڵاتی کافر و بێباوەڕانە بژێت ئیلا مەگەر زۆر زەڕور بێ، ئیلا مەگەر زۆر زەڕور بێ. يعني مثلا كابرا الروح لبروي ناچارة لولاتي إسلام جينا بيتوا يكوجن حالتك ناراحتي تشوبوا به وكل لاجئك سياسي يعني كابرا إيشو كاسبين وبحيت شويك يعني نخوشيك واي هيك يعني تشارسري لولاتي إسلامانية بويا إلا أبي ناچارة برابو أبي يعني بوخيون الدنيا كرابو علم وزانستك أشي ليو بدسي بيني وبيتو لولاتي إسلام خدمتي مسلماناني بيبكا أجينات دروس نية إنسان بروات مالو منالو جنو خێزانی بخاتە ژێر دەستی ئەو کافرانەوە ئەوان پەروەردەیکەن. هۆ گشتان چیرۆکی جۆرا و جۆر ئەبیستنەوە کە ئەوانەی لەوێ پەروەردە بوون یا مناڵەکانیان لەوێن لە ئەخیرا مناڵەکانیان جاری وهەیە بنە مەسیحی، جاری وا بێدین دەرەچن، جاری وا هەیە کابرا خۆشی هەڵەگەڕێتەوە، هەر خۆیشی هەڵەگەڕێتەوە. بۆیە ناچار نەبێ مسلمانی خاوەن عەقیدە ناچێ بۆ ئەو وڵاتانە مەگەر ناچار بێ. ئەویش ئیشەکەی لەوێ تەواوەکە اینجا دێتەوە بە وڵاتی ئیسلام ئەژێ. ئینسانی ئیماندار خاوەنی ئەم عەقیدەیە تەنانەت ناوی مناڵەکەشی بە ناوی ئەوانۆنانە. ئەمانە زۆر عەجایبە لەلاتان ئێستا. تۆ ناوی مناڵەکەت ناوە ڕۆمیۆ، ئینسانی ئیماندار ناوەکەشی ناوی مناڵەکەشی بە ناوی ئەوانۆنانە، بە ناوی کافرەکانەوە. چونکە ئێمە ئێستا هەیانە ئەوان مسلمان بوونە مەریەم خۆ دایکی عیسایە عەلەیهی السەلام، عیسا مەریەم یەحیا ئەمە بەنی ئیسرائیل موسا ئەمانە هەمووی خۆ لە ئەوانە. بس أمام لمسلمانكيه لا أنا مسلمانكيه نك لا أنا كافرك كابراي كافر من نايم من علاقة شمكو أو نانم شون كان ناومنا يعني وقت أو خوشم أيوة معناه من أي شم خوش أبي بويا نايم من علاقة تشبه ناوكي ناوكي مسلمان نبي ناوك بلقال دين وعقيدة وبرباوري منو توا بقونجه هروها خوش يسكانم بهيت شويك دروس نية تو تأيدي كافريك يان ولاتك كافر بكي تشبه مسلمانك يا ولاتي مسلمانا بهيت شويك دروس نية. ابن عقيلك يكلا بياوا قوركاني إسلام أفرمي قد ضلت خوش نبي بوي مزقوت قربالخا قد ضلت خوش نبي بوي مزقوتي مسلمانان قربالخا بلكو بود ضلت خوش بي بزعلم أوانيها لمزقوتكانا چنيك بيروباوري إسلام لضلي عنايا چەندێک وەلایان بۆ ئیسلامە عەداوەتیان بۆ دوژمنانی ئیسلامە. ئەگەر زۆرینەی مسلمانان وەلا و دۆسایەتی بۆ ئیسلام بۆ دڵت خۆش بێ بە قەرەباڵغی مزگەوت، بەڵام ئەگەر وان نا ئەوە هیچ قیمەتی نییە، هیچ قیمەتی نییە. ئەگەر
لە ڕۆژێکە یعنی لە یەک شوێنە لە جمعەیەکە ملیارێک و نیم مسلمان بە یەک جا لە یەک شوێنە نوێژ بکەن ئەگەر عقیدە و بیر و باوەڕیان عقیدەیەکی مسلمان نەبێ و لە کاتی تەنگانەی مسلمانانە بکەون لەگەڵ دژمنانە و دژایەتی هیچ سوودێکی نییە و ملیار و نیمەوەکە وایە کەفی سەر دەریابێ. داواکارم ئینشاءالله ئێمە لەوانە نەبین، ئینشاءالله ئێمە لەوەکانی تر بین کە دۆسایەتی خوا و پێغەمبەری خوا و مسلمانانەکەن.